بەناوی خی گەورە و میهرەبان ئەم قوتابخانە ڕۆڵێکی گەورەی بینیوە لە پەروەردەکردنیان لە ڕووی زانستیەوە بە تایبەتی کۆمەڵێک پرۆگرامیان هەبوو ئەم پرۆگرامانە ئەگەر قوتابی ویستی بەشداریکە ئیسفادەی زۆر باشی لێ کردووە لەوانە پرۆگرامی زیرۆ مستەیک کە توانیوانە لە زۆربەی وانەکانە بابەتەکان لە پۆلی دوانزار کۆنتترۆل بکەن نمونەیەک باسکەم لەسەر قوتابەکەی خۆم لەسەر کاکەلەن لە بیرکاریە کە ئەم ساڵ هەمووان نەزانی سوال زۆر قورس بوو لە ڕاستیە بیرکاری زۆر بە دەگمەن قوتابی توانی بیستەیی تیاابێ ئەوەی کە من لە دەمی ئەوم بیستوێ ماشەڵا لە ماوەی ئەو 3 سەعاتە لە ماوەی 50 خولەکە توانیبی هەموو پرسیارەکان وەڵام باتەوە و 3 جار مراجعی کرد بۆ سپاس بۆخوا نمرەی تەواوەتی هێناوە. مۆساکانیش بەڕاستی زۆر جهودیان لەگەڵا کرد، زۆر جهودی تایبەتیان لەگەڵا کرد، بە بەردەوامی سەردانیان نەکرد، متابعەیان نەکرد، ئەهاتن بۆ ماڵەوە کۆبوونەوەی باوکانی دایکانیان نەکرد کە ئاگاداریان نەکردینەوە لە شێوەی خوێندنی قوتابیەکان، ئاگاداریان نەکردنەوە لەوەی ئەگەر قوتابیەکەمان ڕۆژێک تاخیر بیا بە شێوەیەک نادایە بۆ قوتابخانە پەیوەندیان پێوا کردی وەکو کوڕی خۆیان ئاهاتن سەردانی ماڵەکانیانە کرد، لە حاڵ گوزەرانی تەلەبەکانە پرسی زانێت چۆن ئەژی چۆن ناژی چی ئەکات چی ناکات لەگەڵ خۆمانە دانیشتن لەگەڵ تەلەبەکەمان دانیشتن ینی زۆر مڕاعاتی خێزان و تەلەبەکانیشان کردووە ینی بەڕاستی باز ناکرێ باشی ئەوان زۆر باش بوون. ئەم کۆلێژە لە سەرەتای دامەزرانی و تایبەتمەندیشی هەبووە کە توانیوێتی مامۆستا و خوێندکار وەکو دوو برادەر نەک وەکو ینی مامۆستا و خوێندکار پێگەێنێ بۆ نمونە تێکەڵایەکی زۆر باش کۆمەڵێ هۆکار هەبووە کە زیاتر نزیک بوونەوە لە یەکتری هاتنە ماڵەوە و چوونە دەرەوە و گەڕان و کە زۆر شتی تر وای لە خوێندکار کردووە زیاتر تامەزرۆ بێ بە و خوێندنگەیە. مامۆستای چاک هەموو چالاکێکی باش لە ناویانە هەیە کە علاقاتێکیان دروست کردووە کە هەست بە مامۆستای و تەلەبەری ناکە هەست بە خێزانەکەی کە ئەمە بێتە هۆی سەرکەوتوو. ئێمەوە زۆر باش ڕازیم لی زۆر بەڕاستی مامۆساکان ئەو پەڕی جهودی خۆیانەکەن ئەو پەڕی احتیمامیان پێیان بەهتا بە کوڕەکەم وتم چەند جهودی خۆت بووە دوو ئەوەندە جهودی مەکتەب بۆ مامۆساکانێ بۆ مامۆساکانی بەڕاستی ژێی فەخرم شانەزین زۆر مامۆسای نمونەی مەکتەبەکان احتیمامێکی جدی ئەیەن لە ئەدەب و لە ئەخلاق و لە عیلم و لە زانست. لەوێ یعنی تربێتێکی زۆر خاڵەس یعنی زۆر پاک و تەمیز زۆر بێخەوش فێریان نەکرێ. لەوێ فێربوون زیاتر لە ماڵەوە بەسوودتر بوو، یعنی شتێکی زۆر باش بوو، یعنی مامۆستاکان هەوڵی باشیان لەگەڵاون، یعنی ئەو ئەزمونەی کە ئەوان بۆیان بەرقەرار بوو لەو شوێنەیە شتێکی زۆر سەرکەوتوو و ناجح بوو. بەڕاستی من وەکو پێشمەرگەیەک چەنە هەوڵم مابێت کوڕەکەم پێ بگەێنم مامۆستاکان زۆر زیاتر لەگەڵ قوتابەکەی منە هیلاک بوون و ڕەنجیان کێشاوە کە ئەوە وای لێ کردووە زۆر خەڵک دایمە پێ ئەوتم ئەیوو ماشەڵا کوڕەکە زۆر ئینسانێکی ڕێک و پێکە و ئەوە لە چ مەکتەبێکە کە ئەموو سەلاحەدین ئەیوو بەس فعلەن سەلاحەدین یعنی 2 جار مناڵ فێری تربێتەکە. هەوڵ و ماندووبوونی مامۆستاکانیشی زۆر دیا بووە، خوێندنگەکەی تیا بووە. یونایتد ساینس لە هەموو مەجالەکانە ئامادەکاری کردو بۆ پێگانی تەلەبە و خوێندکارەکان یعنی وەکو هاوڕێیەک وان لەگەڵیانە کاتی وا هەیە مشکلیان هەبێ بۆیان حلەکەن ئاگایان لە سڕوفی ماڵەوەیانە لە کاتی ئەزافەکانە زیاتر دەرسیان پێڵێن کاتیان زۆر بۆ تەرخانەکەن. بەڕاستی ئەمانە زۆر وای لێکردوین کە ئێمە بەردەوام بین لەوەی کە نەک هەرم جیلی داهاتووشمان هەر بخەینەوە مەکتەبانەوە. ئومێدەوارم ئەوەی تەلەبەی باشی هەیە و زیرەکە بۆ ئەوەی دائیمەن لە پێشەوە بێ بیخاتە ئەم جۆرە مەکتەبانەوە چونکە هەمیشە لە پێشەوەن الحەمدولله.